لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران جارێکی دی بەرنامەی دانوستانی حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی فیدراڵ تاوتێ کرا و بڕیار درا شاندی دانوستانکاری هەرێم سەردانی بەغداد بکەن بۆ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان. پرسی گەرمی نێوان هەرێم و ناوەند بابەتی بەشەبودجەی هەرێم و داهاتی نەوتی و نانەوتی هەرێمە و ئەوە ژوای کردووە چەندین ساڵە لە کێشمەکێشم و کۆبوونەوە دابن. بەپێی ئەوەی کە داوایە کاڵێ على ئەساس نەوتی هەرێمی کوردستان بە بڕای چاودێران و شارەزایانی ئابووری پێویستە حکومەتی هەرێم لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان ڕێکەوتنی لەگەڵ ناوەند بگەینێتە بنبەست، چونکە لە ئابووری سربەخۆ نەیتوانی ئیدارەی هەرێم و خۆژینی بێگەڕانەوە بۆ بەغداد ئەنجام بدات. کە ئێستا ئەم دقەیە ئەگوزارەیە یاخود ئەوەی کە بڵێن باشە بۆ هەرێمی کوردستانی من نەوتەکەمان لە ڕێگی بەغاوە هەناردە بکرێت لەبەرەوەی ئەو بڕەپارێکە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان زیاتر لەوەی کە ئێستا خۆی دەسی ئەەکەوێ بە حکمی ئەوەی کە وڵاتان کە تەعاملەکەن لەگەڵ عێراق وەکو دەوڵات لە ئاستی نێودەوڵاتی نرخی نەوت بنمونە دیاری کراوە. بۆیە لێرە ئێمە پێویستیمان بەوە نییە کە وەکو هەرێم کاتێکە نەوتەکەمان هەناردە کرد و بۆەوەی بیفرۆشین و پارەمان دەست بکەوێت پێویستیمان بەوە نابێکە تا ڕادەیەک لە ئاستی نێودەوڵەتی نەوتەکە بە نرخی هەرزانتر بیفرۆشینی. ئەگەر چی هەردوولایان نیازپاکی نیشان دەدەن لەسەر بنەمای دەستور چارەسەری کێشەکان بکەن، بەڵام ئەزمموی ڕابردوو سەلماندی سەرباری چەندین کۆبوونەوە و ڕێکەوتن دوجار ڕێکەوتنەکان وە خۆی ناچوونە بواری جێبەجێکردنەوە و یەکدیان تۆمەتبار دەکرد بە پێشێلکردنی ڕێکەوتنەکان. لەو نێوەندەشدا زەرمەندی سەرەکی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم بوون کە چاویان لە ناردن یانە ناردنی ئەو بڕەپارێ دەبوو کە لە بەغدادەوە دەهات. دەستورمان هەیە بەپێی دەستورمافی هەردوولای دیاری کردو، بەڵام لەبەروی قانونی نەوت و غاز نییە قانونەکە دەرنەکراوە ئەم کێشانە دروست دەبن، چکە دەستور هەر لایەنەی لە ساڵحی خۆی تەفسیری دەکات. لە هەرێمی کوردستانەوە داهاتی ئیتیحادیمان هەیە، داهاتی ئیتیحادی داهاتی نەوتە و داهاتی خاڵستنوورەکان لەگەڵ هەندێک داهاتی ئیتیحادی دیکەی دەوائیرەکانی ئیتیحادی. ئەوانە بەپێی دەستور و بەپێی یاسا دەبێ بگەڕنەوە ناو خەزانەی گشتی، یعنی بچنەوە ناو با بڵێن بودجەی گشتی عێراق و لەوێوە ئینجا هەرێم داوای پشکی خۆی بکە. ئەوانە ناگەڕێنەوە لە بەغداش پشکی هەرێم نایەت. دوای زیاتر لە 9 ساڵ چاودێرانی سیاسی و ئابووری دەڵێن هەرێم لە ئابووری سربەخۆ شکستی هێناوە و باشترین چارەگەڕانەوەی بۆ بەغداد و بکاتە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەند تا لە بەرامبەردا ناوەند ناچار بکات بودجە و موچە و شایستەدارایەکان بنێرێت بۆ هەرێم. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.